ڕێکخراوی ئاراستەی دروست لە حاجیاوا زنجیرە خێوەتگەیەکی بۆ گەنجان و لاوانی سنوورەکە لە ژێرناوی هیزری هاوسەنگدا کردەوە. لەو چالاکیەدا مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی تێیدا بەشدار بوو. بەرپرسی ڕێکخراوەکەش دەڵێ ئامانجان هۆشیارکردنەوەی گەنجان و لاوانە بۆ ئەوەی ڕێگای ڕاستیان پیشان بدەن. دەژڵێت بۆیە مامۆستا عەلی باپیریان هەڵبژاردووە چونکە خاوەن فکرێکی هاوسەنگی خۆماڵیە و شارەزایەکی قوڵی هەیە لە دەقا شەرعیەکاندا. ئێمە ئەگەر بمانەوێت ئیسلام وەکو خۆی بناسین دەبێت لە ڕێی قورئانەوە بێ، بەهۆی قورئانەوە دەزانی ئیسلام یانی چی. بەڵام ئەدی چۆن دەتوانین قورئان جێبەجێکەین لایەنەکردەیەکەی دەڵێن لێتان تێکەڵ نەبێ. قورئان بۆ خۆی ڕوونە بۆ ئەهلی خۆی کەسی شارەزای زمانی عەرەبی بێ، بەڵام لایەنەکردەیەکەی قورئان بەهۆی ڕێبازی پێغەمبەر و عەلەیهی سەڵات وسەلام بۆمان جێبەجێ دەکرێت. یعنی خوا دەفەرمێ حەجێ بکەن چۆنی بکەین، خوا دەفەرمێ نوێژێ بکەن چۆنی بکەین، خوا سبحانه وتعالى دەفەرمێ فڵان کارە بکەن چۆنی بکەین. تەماشای ڕێبازی پێغەمبەر دەکەین عەلەیهی سەڵات وسەلام. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة. تماشای پێغەمبەر بکە عەلەیهی سەڵات وسەلام دەزانی نوێژ چۆن دەکرێت، چەند نوێژن، چەند ڕکاتیان هەیە، ڕکوعیان چۆنە، سەجدەیان چۆنە، دەزانی حەج چۆن دەکرێت، مەناسیکی حەج. بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەلای کەمەوە جگە لەوەی کە 10 ساڵان لە مەدینە نوێژی بە جەماعەت بۆ موسڵمانان کردووە، 10 ساڵ جگە لەوەش بەلای کەمەوە 2 جاران لە صحیح بوخاری مسلم داهاتووە لەسەر مینبەر نوێژی کردووە، فەرموویەتی تەماشام بکەن چۆن نوێژێ دەکەم. دوای فەرموویەتی صەلوو کەما ڕەئەیتمونی ئوصەلی، چۆنتان دیت نوێژم کرد ئاوا نوێژە بکەن. ئێمە ئامانجمان ئەوە بوو ئەم گەنجانەی کە لەم دەڤەرەدا لەم سرودا بوژانەوەیەک بە دڵەکانیان وە بوژانەیەک بە کار و چالاکی ئیسلامیاندا وە گڕوتینێکیش بدەین بەو گەنجانە بتوانین تەوژمێکی تر تینێکی تر بە کاروانی ئیسلامی بدەین و هەنگاوێکی تر بچینە پێشتر. ئەویش بە میوانداری بەڕێز مامۆستا عەلی باپیر بۆچی ئەومان هەڵبژاردووە. دیارە ئێمە پێمان وایە مامۆستا عەلی باپیر بۆ ئێستا خاوەنی فکرێکی هاوسەنگی خۆماڵی کوردیە بە ئیستراد و دەرهاویشتەی هیچ وڵاتێکی تر نییە هاوردبێتی. بۆی ئێمە پێمان باش بوو و تێگەیشتنێکی قوڵیشیە لە دەقە شەریعەکان. گەنجان و لاوان کە بەشداری زنجیرە خێوەتگەکەیان کردبوو ئاماژە بەوە دەکەن ئەو جۆرە چالاکیانە سوودی زۆری بۆ گەنجان و لاوان هەیە. وەکو بەشداربوویەکی ڕێکخراوی ئاراستەی دروست لە حاجیاوا خێوەتگەیەکمان سازدا، سوپاس بۆ خوا گەنجەکانمان سوودێکی زۆری دەبینن و پێویستە ڕێکخراوەکانی دیکەش چاو لەم جۆرە ڕێکخراوانە بکەن بۆ پێگەیاندن و پێگەیشتنی کۆمەڵگا و بەتایبەت گەنج و لاوەکانمان لەم بوارەدا. بەڵێ پێویستە ساڵانە ئەو خێوەتگانە بکرێتەوە بۆ گەنجانی دەڤەرەکەمان بۆ ئەوەی کەوا شەحن ببنەوە لەلایەنی دینیەوە، چکە هەموو کەسێک وایە وەک موبایلەکەی وایە کە ماوەیەکی زۆر بەکار هات، ماوەیەکی زۆر مایەوە کە شەحن نەکرێتەوە بەڕاستی ئەو کەسە لە ئیش دەکەوێت، ئەو کەسە لەلایەنی دینیەوە زۆر لاوازە. پادشای ئیتاڵیا کە کاتە 5 دۆلار بوو، دەوڵەتی سەردینیا کۆڕەکەی خۆی دەڕازاندەوە بە زانایانی موسڵمان و زانایانی مەسیحی مناقەشەی پێدەکردن، زانەکانیان سەرکەوتوو دەبن. ئاراستەکردنی گەنجان بە ئاراستەی خزمەتکردنی نیشتیمان و بڵاوکردنەوەی هۆشیاری لە نێو گەنجاندا و ئامادەکردنیان بۆ گرتنەبەستی جڵەوی ئایندەی وڵات ئەرکی دەستگا و ناوەندە جیاجیەکانە. بەشێکی ئەو ئەرکەش دەکەوێتە ئەستۆی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی، بەڵام لاوازی توانای دارایی ڕێکخراوەکان لەمپەری گەورەی بۆ بینینی ئەو ڕۆڵ و ئەرکا دروست کردووە. ڕێناز ئەرسەلان، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی حاجیاوا.